چواری تەلەبەم هەیە لەرزم لێ هاتووە کە مەکتەب بکرێتەوە چۆن بێ جلیان چۆن بۆ بکەم جاڵتەیان چۆن بۆ بکەم ئیترەمەیە ژیانی من. دیارە ئێمە لە دوای راپۆرتێکی بەڕێستانەوە لە بارودۆخی سپەروین مانزانی پێشتر ئاگادار نەبووین بەداخەوە خۆزگە زووتر مانزانیایە. دۆ بە دوای کارێکی 1964 لە بەسەرکردنەوەی هونەرمەند پەروینی بەرنامەی زان ژمارێک لە خێرخوازان سەردانیان کردووە بۆ هاوکاریکردنی و دەرچوون لەو دۆخە. ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی هاتۆتە ئەم ماڵە و تێچووی خوێندنی سەرجەم منداڵەکانی دابین دەکات. من سەرتا پێم خۆشە بچمە لای مامۆستا نەژات. مامۆستا جان سڵاو لێبێ. چۆن بوو ئەمڕۆ هاتنە ئێرە چی بۆ منداڵەکانی خاتوپەروینەکان؟ دەمێت سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان بکەم. هەموو ڕاگەیاندکارەکان ئێوە بوونە تەمای ئەوەی کە دەنگ و وەخەم و ئازارەکانی قوتابیان و خوێندکاران و کەس و کاریان بگەێنن بە هەموو لایەنێک و هەموو تاشێک. دیارە ئێمە لە دوای راپۆرتێکی بەڕێستانەوە لە بارودۆخی سپەروین مانزانی پێشتر ئاگادار نەبووین بەداخەوە خۆزگە زووتر مانزانیایە. پەروین خان ساڵانێکی زۆر خزمەتی هونەری کوردی کردو لە شاری سلێمانی. ئێمە خۆمان بە قەرزاری بەڕێزیان ئەزانینەوە لە ئێستادا ئەو 4 خوێندکاری لایە و ئەم 4 خوێندکارە لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی دەخوێنن. بۆیە بە واجب سەرشانمانزانی لە نزیکەوە ئاگداری دۆخی داراییان بین و هەموو ئامادەیەکمان دەربڕی بۆەوەی کە هاوکاری هەر 4 خوێندکارەکە بین هەتاوەندە ئێمە بتوانین ئەوە واجبی سەرشانی خۆمانی ئەزانیوە. دەمەوێت سوپاسی هەموو ئەو بەڕێزانش بکەم کە هاوکار و پشتیوانمانن و هاوکار و پشتیوانی پرۆسێ پەروەردن کە دەستگریمانەکەن و لە ماوەکانی ڕابردووە خۆتان بینیتان چەندین کەیس هەبوو کە ماڵی قوتابی خوێندکار بوون بارودۆخی داراییان باش نەبوو چین بەدەمیانەوە هاوکار و پشتیوان بوون. زۆر سوپاسی سەرجەم ئەو برابەڕێزانەمانەکەین و لە سەرمایه‌داران لە خێرخوازان. دەمەوێت سوپاسی جەنابی پەروین خانیش بکەم کە دەرگای ماڵەکەی بۆ ئێمە کردەوە توانیمان لە نزیکەوە قوتابی خوێندکارەکانیان ببینین و ئیشاڵڵا بۆ داهاتوو ئێمە پەیوەندێکی زۆر باشمانە بێت. ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ بەڕێستان من لە بیدایەتی دەست بەکاربوونەوە بە هەمووتانم ڕاگەیاند کە لە هەر شوێنێک کەیسێکتان بینی پەیوەندی بە پەروەردە و بۆ ئاگادارمان بکەن دەستی جەنابیشتان خۆش بێ. ئەمە خزمەتتان نین ئەوەی بە ئێمە بکرێت بەردەوام کاتێکە کەیسێک هەیە یەکەم کەسی کە پەیوەندیەکەی کە بۆی بچیت سەردانیان بکەی کەمە لە بەڕابردووشە هەبووە ئەم شە لە شووە سەرچاوی گرتووە. بەڕای من ئەوە پەروەردە دروستەکەیە. پەروەردە ئەبێ بەو شێوازە بێ. پەروەردە هەر فێرکردن نییە و هەر فێربوون نییە. جۆرێک لە ئاوردانەوە لەگەڵ قوتابی خوێندکارەکان و دانیشتن لەگەڵانە نزیکەوە لەگەڵ کەس و کارەکانیان و پاڵپشتیکردیان هەتا و کاتی خوێندن تەواوەکەن ئەمە پەروەردە دروستەکەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان پێم خۆشە بچمە لای پەروین خان. پەروین خان سڵاوە لێبێ تەندروستی و چۆنە وەزاتان چۆنە؟ ساقە بم زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئەڵڵا شکر باشترم. زۆر سپاس بۆ بەڕێز بەڕاستی کەسێکی کە شتەکەوەکو خۆی ئەگەیەنیت یا ڕەبی تەمەەن درێژبی و زۆر سپاسی ئەو خێرخوازانەکەم کە هاوکاریان کردوم بە دانەوەی قەرزەکانم ببوورە ناوی هەنێکیشیان نازانم ئەگینا لێرە ناومەهێنان بەڵام زۆر سپاسی کاک جەزاژەکەم زۆر ماندوو بووە لەگەڵما بۆ ئەو شوقەیە کە یاوێنە پێمان ئیشەڵڵا. زۆر سپاسی نووسینگەی کاکە قوبادیشەکەم کە پێشەکی شوقەکەیان بۆ کردم بە فری. زۆر مەمنونیانم نمونەیان زیابێ ئیشەڵڵا. بەڕاستی هیچ شتێکم نێ ئیلا دوعای خێر نەبێت. وتە پێشەشی شوقەکە و بۆ لابراوە ئەی وەکو مانگانەکەی ئەبێ خۆم بیم 200,000 ئیشەڵڵا ئەگەر مەعاش باش ببێ و وەزع باش ببێ ئێمە دەتوانین 200,000 بین. بەنیازی دوێم شتانە بەشداری کاری هونەری بکەیتەوە؟ وەڵاهی کاری هونەری تازە من پیر بووم و کۆتاییم هاو نەخۆشم و نەوەڵا ناتوانم. لەبارەی منداڵەکانەوە کە وەکو پەروەردەی سلێمانیش سەرجەم پێداویستەکانیان بۆ دابین ئەکرێت ئەمان هیچ گرفتێکی دیکەیان نییە؟ نەوەڵا ڕەبی دەستی خۆش بێ و زۆر مەمنونم. خۆزگەسە بیتوانێ ئەو وەرەقەی کە نووسیویان نەپشانی مامۆسایان بیایە کە چەند دڵیان پێخۆش ئەم ساسوونەتە پۆلی تازەوانێ و زۆر سپاسی مەکتەبەکەشیانەکەم مەولانە خالید بەڕاستی زۆر هاوکاریان بووە مامۆستا چالاک نمونەیان زیاد بێ بەڕاستی ئەمانە لەگەڵ فەقیران
ئێمە زۆر سپاسی مامۆستاکەین کە ئەو عەزیەتەی کێشاوە و هاتوو ئێمەی بەسەر کردێتەوە. ئەڵڵای گیان خی گەورە ئەویش بەسەر بکاتەوانێ و نمونەی زیابێ ئیشەڵڵا. لێرەشەوە داوا لە خێرخوازانەکەم هەر کەسێ ئەتوانێت هاوکاریمان بکە بەشکم ئیشەڵڵا ئێمە بچینە دوو هۆدەی خۆمانەوانێ. ئیشەڵڵا ئەوەشیان هەبێت و خوا ئاسانی کا بۆتان. زۆر سپاسپەروی خای بۆ بەڕێستان. بەڵێ کەوەی گوێبیستی بوون ئەمە و خانەوادێ بوون کە 4 منداڵیان هەبوو بۆیە خێرخوازان و لایەنی حکومی و وەکو چەندین لایەنی دیکە هاتن بە پیریانەوە و بە هیوای ئەوەی کە بتوانرێت ماڵێکی جوانیان بۆ دروست بکرێت و تاکو لەو دۆخێکە هەیە لێی دەرباز بن.